بەم دواییانە ڤایرۆسی کۆرۆنا گرفتێکی ئابووری ئەجگار زۆری هێنایە جیهانەوە و بەشێک لەو گرفتە ئابووریانە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە کە پێش ڤایرۆسی کۆرۆناش گرفتی ئابووری هەر هەبوو. ئایا ئەم گرفتە ئابووریانە چەندێ گرفتی خێزانی دروست کردووە، چەندێ توندوتیژی خێزانی دروست کردووە؟ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان دەچینە لای پارێزەر خەتاب عومەر لە دوهۆکەوە لەگەڵمانە. کا خەتاب سەرەتا سوپاس دەکەین کە بۆ ئەم دەرفەتە لەگەڵماندای دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێوە وەکو پارێزەران و هەروەها جەنابەت خۆبەخشیشی لە گروپی پارێزەرانی دوهۆک کە خۆبەخشانە کارەکەن لەگەڵ خێزانەکاندا، دەمەوێت بزانم ئەم کێشە و گرفتە ئابووریانە چەندێ توندوتیژی خێزانی دروست کردووە؟ بله گل هاتنا کرونا بو باشور کردستان هرما کردستان کاریگریه که آبوریا زیدل سر روش جانا خلقه کی کرد بوچی جبر کو تایبات جل دهو که کو هجارترین پارزگاه عراق یا نبتنه کردستان جانا روزانه بشه که خلقی سر کار دست روزانه یا کاری روزانه یا جی حتی چین پیشه‌ای یعنی کو باید پوارش راست خوش حکمتی ورنگیرن دما کو حکمت هرما کردستان جی شانسی هاری کاری کردن یعنی بش هاری کردن جبر اگر قیران دارایی نشه کو هاری کاری گر خلقی که خوب کرد انجام ده بو کو کاریگری سر آبور خزانه بیت کردن کاریگری سر آبور خزانه جی به گمان کاریگری سر پیوندیت خزانیش درست کرد انجام ده بیا کو کومک کشین خزانی ده درست ببن زاروک جن گل زلام گل زاروک کفن گنگشه که نبونا آبور که خزانی انجام ده کمک کشین خزانی ده دروز بین کو بداخه و کشین گشن دادگه و ابونا کشین خزانی و بشه خزانه جیبو اگر کو حتی راده کی جگل بله باشە ئێوە وەکو باڵین پارێزەران ئەم دۆسەیانە چۆن چارەسەرەکەن؟ یعنی ئایا مەسەلەی توندوتیژی خێزانی ئێوە پەیوەندی ئەکەن بە ڕێکخراوەکانی باڵین مافی مرۆڤ یاخود مافی ژنانەوە تاوەکو بە هاوکاری لەگەڵ ئەوان کێشەکان چارەسەر بکەن؟ نوکل کرد هرما کردستان ما سنترین چارەسەریە خێزانی هەنە یعنی تشتی هەری باشەوە کو الگل هبون یاسا توندوتیژی دجی خێزانێ توندوتیژی خێزانیان ژیاو یاساین کو خێزان داخوازا جێک جودابوونێ و هەبوون کێشات کەن جبلی کو ڕێکخراوێن ژنال سەر بەداخەوە یعنی کو ئەو ڕێکخراوێن کو بەرەڤانیە ژنات کەن ژبەر لایەنگریە وان زێدە دەست بوو ناهێتە برن یعنی کو هەرێکی گەسیە ژبەر هەندێ ما سنتەرێ هەی نوکە سنتەرێکی حکومی مە هەی ئەو سنتەرێ چارەسەریە خێزانیە پشتی کو کێشەت هێتە تۆمارکردن بنگەهێن پۆلیسایان ژی بنگەهێن توندوتیژیە بشتی لێکولینێک تێدەکردن کو ئەم پارێزەر ژی خۆ بەشێکی شوێ وێ تەمامکردنا یاساینە ئەف دۆسیە تێتە ڕەوانەکردن بۆ سنتەرێ چارەسەریە خێزانی بانگی هەردوو لایەنە تێدکردنێ ئەم وەکو پیشە پارێزەریژی هاریکەرن گەر هەردوو لایەنە کو بنگە چارەسەریە خێزانی چارەسەریە وێ کێشەی بێتکردن بەریک و ڕەوانەی دادگێتکردن پێکلایی باشە ئەی ئەو ژنانەی کە دەستیان ڕناگا بە پارێزەرەکان دەستیان ڕناگا بە و نێوەندانە ئایا ئێوە هیچ کارێکتان کردووە کە بە ڕێگایەکی تر ئەو ژنانە بتوانن پەیوەندی بکەن بە خەڵکی ترەوە تاوەکو دەنگیان بگات بە ئێوە؟ بەداخەوە ئاستە پێتەوێ نینە ینی ئەو ژن ژبەر هەندێک هەبوونە هەندێک بابەتێن کۆمەڵاتی هەندە ڕێکە نادن خۆ بگەهێنن لاەن پەیوەندیداریان ژیا و لاەنێن کۆ چێن هاریکاریەت گەلوا بکە ڕێکخراوێن ژناژی بۆ چۆنا من زێدەت هاریکار نینە گەلەوان ژناک و هەمی ڕێکێن پەیوەندیت گەلوان ژناڤێکن و هەمی ڕێکێن پەیوەندی بۆیان خۆش بکەن هەر کاوە ڤیان دەستێوان بگێتەوە ڕێکخراوە یان ژی ئەو ڕێکخرا بشێن پالدەرێکی مادی یان ژی معنەوی بۆ دروست بکەن ئەو ژن بشێن دەست بۆ حەقی خۆ ببن ژبەرندێ دوێ چارچوڤەی دە کۆمەکە ژنا مافێتوا تێدا بارزت بن ئەو خۆش لێگەریانە ڕێکێکێدا کو ئەو ڕێکە دەست ببینن بگەهن ئەوێ ئارمانجاوات بێت ناگەهن ژبەرندێشی بەشەکە کێم دەما کوتێن دادگەهە یان ژی پڕێکن تۆڕێن جڤاکی یان ژی پڕێکن کەسا پەیوەندی کۆمەکە کەسێن وەکیمەتکەن کو
السر شیانت کەسی ئەمشێن بەشێک جاران هاریکاریت گەلوان بکەیت. بڵێ باشە کاک خەتاب مافی مناڵان چی ئایا لەم گرفتە ئابوووریانی کە ئێستا هەیە وەکو ئێمە وەکو دەزانین ینی کاتێکە گرفتێکی ئابووری دروستە بێ خێزانەکان بەگشتی دەبنە قوربانی ئەو گرفتە ئابوووریە بەڵام لە ناو خێزانیشدا ژن زۆرە بێتە گرفتی با بڵێن قوربانی گرفتە ئابوووریەکان وەکو خۆمانەزانین بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەی مناڵ چی ینی مناڵیش فەرامۆش ناکرێ لەم گرفتانەدا مناڵان چێن یارمەتیانەدەن بەڵێ بەداخەوە ینی ئەرکی سەرەکیە خوددانکردە هەبژن و زەڵام و زارۆکان هەر حکوومەتە دەماکۆ حکوومەتێ ئەلتەرناتیڤێکی باشە بەدیلێکی باش نەبێت بووکو چارەسەریە ئەوان جوورە حالەتێن و پێشهاتێن نشکێکی بە بکەێت ئیدی دەستبرن بۆ هەندێک چارەسەریان گەلە پلس زەحمەتە ئەوە ئەرکی حکوومەت دنیای هەمیە دەما کوف حالەتن کۆرۆنای تایبەت چی خەلکێک ماڵ داهاتی هەلگرتن حکوومەت یاریکاریە خەلکی خۆی ماڵی خۆدا بینن بەشەکە پارەی بەشەکە ئابوورێوان بۆ خەرج کرا بەڵ هەرێما کوردستانیش بەگەرێن کو حکوومەت بە حسلێت کی قەیرانە داڕایەتین ئەو ئەگەرێک بی و هاریکاریە بە خێزانان ناکرد وەختی و کێشە دروستبی هەمی ئەو کێشێن ناوبەنە ژن و زەڵامەدە دروستت بن بەداخەوە قوربانیە یەکەم زەرمەند دەوێ وێ لێک چواندنێ بێت هەر زارۆکن ژبەرکمە پڕێکێن پێتوی خوددانکردە زارۆکان سیستەمی حکومڕانی هەرێما کوردستانی ژیا و سیستەم نینە زارۆکان ئەوان ناکوکیان دویر بکات بکو وەکو سرمایەکی حکوومەتی بەرێ خۆبدەێ ئەوان زارۆکە بەداخەومەنینە ئەکەم قوربانیان باشە کاتێککە دۆسەیەکی فەرامۆشکردنی منداڵ دەگاتە بەردەست ئێوە بۆ نمونە منداڵێکە کاری پێ بکرێ منداڵێکە مافەکانی بابلین مافی خۆی وەرنەگرێ ئێوە ئەم سکاڵایە ئەبەنە لای چێ ئێوە بە چ شوێنێک ئەتوانن کە هاوکاری ئەو مناڵە بکەن لەکوێ داوای مافەکانی مناڵەکە ئەکەن بەڵێ خۆ ئەرکی سەرەکی کارکردن سەر بابەتین گشتی یعنی و زارۆک ئیک سەرمایەن وڵاتی سەر حکوومەت ئەوە کاری داواکاری گشتیە بەری کارێمە بێت ینی کارێمە وەکو ڕاوێژە یاسایی تایبەت گرۆپیام تە دەکارتکەین زۆربەی ڕاوێژە یاساییان بەرامبەر خەلکێکی گشتی بە هیچ بەرامبەرێکی دەینی وەکو ئەرکێکی مرۆڤاتی بەکو پاڵپشتیەک بۆ ئازادیت وایان ژی مافێتوە ئەوەکو ئەرکی سەرەکیە کو ئەوان زارۆکەن بنا قوربانی بپارێزیت دەتر ئەرکی داواکاری گشتیە بڕاستی ینی داواکاری گشتی دوێر ڕۆڵی خۆتدا بینمە بنگای چاودێریکردنا زارۆکانی هەیە بەشێکلێک و ئەو زارۆکێن کۆت بنە قوربانی ناکوکیین تندێن ناوبینەوە ژ زێدە حالەتێن کو تندن دادوەر بریارەستە دەبەست دەتر ئەرکی داواکاری گشتیە بەڵام ئەم شێر ڕاوێژەکە زیدەتر بدین خەلکێکیەوەک و ئەف کێشەل دەردروستت بن بەڵێ پارێزەر خەتاب ئەمەر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە سپاس بۆش